ئایا هەموو گرەیەکی منداڵدان پێویستی بە نەشتەرگەری دەبێت؟ بێگومان نەخێر. چارەسەری گرەی منداڵدان بە پێی قەبارە و جۆر و شوێنی و نیشانەی گرەیەکە دەبێت. ئەمڕۆ باسی جۆرێکی باوی گرەی منداڵدانتان بۆ دەکەم، پێی دەوترێت گرەی ڕیشاڵی یاخود گرەی فایبرۆید. ئەم گرەیانە لە ئەنجامی گەشەکردنیەکی ناڕێکی ڕیشاڵەشانە و ماسوولکە دروست دەبن. لەوانەیە گرەیەک یان چەند گرەیەک بن لە قەبارە و لە شوێنیشدا جیاواز بن. ئەم گرەیانە لەوانەیە لەناو بۆشایی منداڵدان دروست بن، لەناو دیواری منداڵدان، لە دیوی دەرەوەی یانیش لەناو ملی منداڵدان یاخود ئەو بەستەرانەی کە منداڵدان بە حەوز دەبەستێتەوە دروست بێت. زۆربەی کات هیچ کێشەیەک دروست ناکات، لەوانەشە ببێتە کێشە بۆ خانمەکە. لەو کێشانە ببێتە هۆی لەوانێت بێتە هۆی خوێنبەربوون یاخود ناڕێکی لە سووری مانگانە، بوونی ئازاری تونند لە کاتی سووری مانگانە، لەوانەیە پەستان دروست بکات بە تایبەتی ئەگەر قەبارەکەی گەورە بێت لەسەر ڕیخۆلە و گورچیلە و میزڵدان. لەوانەیە هۆکار بێ بۆ لە بارچوون، هۆکار بێ بۆ دواکەوتنی دووگیانی، زۆر بەدەگمەن لەوانەیە بگۆڕدرێت بۆ گرەی شەرپەنجەیی. چارەسەرەکەی پزیشکی پسپەڕ خۆی بڕیاری لەسەر دەدات، لەوانەیە تەنها پێویستی بە چاودێری بێت لە ڕێی دەرمان یاخود لە ڕێی نەشتەرگەریەوە چارەسەر بکرێت. بە هیوای تەندروستیەکی باش بەمەم لایە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.